سەبارەت بە سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتەسی میلیشیاکان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز جەستین تۆماس شۆڤەکاری سیاسی سیاسەتی دەرەوە لە واشنگتنەوە لەگەڵماندا. بەڕێز تۆماس سڵاوتان لەبێ و کاتتان باش. هینگەلێک بخێراتنە کوردستان 24 مرۆڤ چاوە تێبگەهیتن ئەمریکات بێژیتن هەموو ئامادەکاریە کریا بوو پاراستنا هێزێن خۆ بێگشتی لە ڕۆژهەڵاتە ناوین بتایبەتێ لە عێراق و هەرێما کوردستانێ و ئامادە نەبوو هەر بەرسبەک. سپاس بۆ جەنابتان. ئەمە پرسیارێکە کە پێویستە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پەیامێکی لە ڕێگەوە هەناردە بکات و هەروەها وەزارەتی بەرگری ئەمریکاش کە کاتی ڕوبەڕووبوونەوەی میلیشیاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووە ئەو میلیشیانەی کە سەر بە ئێرانن پێویستە سوپای ئەمریکا ئەوە بەخۆیان بڵێن کە ئامادە بن بۆ هەموو جۆرە وەڵامێک لە هەموو بارودۆخێکدا کە دەکرێت لە پڕێکدا ڕوبەڕوویان ببێتەوە و جەنگەکە فراوانتر ببێ بە تایبەتی لە نێوان حەماس و ئیسرائیلدا. ئەمە شتێکی زۆر گرنگە بەڵام ئەوەی ئێستا هەیە بریتێرەوەی کە وەزارەتی بەرگری وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ئیدارەی ئەمریکا لە بەرچاوی بگرن. بەڵێ پێتان وایە هۆکار چییە کە هۆشداریەکانی ئەمریکا لەم کاتەدا کە جەنگی ئیسرائیل و حەماس هەیە پێتان وایە ئەمریکا درکی بەوە کردووە کە ڕەنگە لەلایەن گروپە چەکدارەکانەوە لە عێراق و هەرێمی کوردستان بکرێتە ئاماج بەهۆی پاڵپشتیەکانی بۆ ئیسرائیل؟ پێم وایە کە ئێمە پێویستە تۆزێک وەریابین سەبارەت بەم ئایدۆلۆژە بەم بیرۆکەی کە ئاکتەری دیکە دەکرێت لەلایەن ئێرانەوە ڕۆڵ بگێڕن. ئەم هێرشەی کە ئێستا ئەنجام دراوە لە 7 ئۆکتۆبەرەوە کراوە بەبێ فەرمانێکی ڕاستەوخۆ یاخود پەیوەندیەکی ڕاستەوخۆی نێوان حەماس و ئێرانەوە نەبووە. دیاتر شتێکی دیکە هەیە کە ڕوبەڕووی ئیسرائیل دەبێتەوە لەم نێوەندەدا ئێمە دەبینین ئێران جموزۆڵی لەم ناوچەیە دەست پێ کردو بە تایبەتی لە باکووری ئیسرائیل لەلایەن حیزبوڵڵاوە. ئەم دوو فاکتەرە لە پاڵ ئەوەی کە هۆکاری هەرێمی دیکە هەن کە دەکرێت بێننە ئەم ململانەیەوە دەبێت لە بەرچاو بگیرن. پێویستە ئەمریکا زۆر بە استراتیژیەوە مامەڵە بکات بە تایبەتی لەبارەی هۆشداریەکانەوە نەک تەنیا پەیوەست بە ئیسرائیل بە تەنیا بەڵکو لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستە ئەوە لە بەرچاو بگرێ و بتوانێت کاردانەوەی هەبێ ئەگەر نەتوانێت تەنانەت پێویست بکە ناو باڵێزخانەکانشی چۆڵ بکات. ئەمە بارودۆخێکی زۆر هەستیارە پێشتر بەم شێوەیە نەبووە پێویستە زۆر وریابێت ئەمریکا لە مامەڵەکردن. باشە هێژایە تۆماس وەزیرên derve û bergeriyên Amerîka digel Serokvezîrên Iraqê axivîne Sudanî jî dibêjîtin ew pabendin bi parastina nêrde û diplomat û rawêjkarên biyanî li Iraqê. Bi re'ya hewa bi rastî divê demê de metirsiyeke hinde cidî û mezin heye heta ku ev li volabate ev şilejane çê bibît? پێم وایە بارودۆخەکە بە باشی ڕوون نییە و ئەوەی کە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق کردوویەتی ئەوەیە کە هەموو هەڵوێستێک دەگرێتە بەر و ئەوە دەوێت ئەو پیشان بدات کە عێراق دەتوانێت نێردە دیپلۆماسیەکان و باڵوێزی وڵاتانی دیکە بپارێزێت بە تایبەتی لە بەغدا ئەوەی ئەوان پێویستیان پێ توانایەکی زۆرە لە بەرامبەر پاراستنی نێردەی وڵاتانی دیکە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە پێویستە عێراق گرنگی پێ بدات. ڕاستیەکە ئەوەیە کە ئێمە یاخود نیگەرانیەکەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەمەش ڕەنگە ببێتە هۆکاری کێشەی زیاتر بە تایبەتی ئەوەش کە لە ئوردن ڕوویداوە بینیمان کە هەمان گفتوگۆ ڕوویدا لە نێوان قاهیرە و واشنتۆن. هەمان گفتوگۆیان پێشتر کرد سەبارەت بە ئەنجامدانی هێرشەکاندا ئەو گفتوگۆیانەی کە ئێستا لە نێوان ئەو حکوومەتەیە کە هەیە لە لوبنان و واشنتۆن. ئەمە
بارودۆخێکی زۆر ئاڵۆزە کە پێویستە وەزارەتی بەرگری وەزارەتی دەرەوە هۆشداری لەبارەوە بدەن و ئامۆژگاری بایدن بکەن بەوەی ڕەچاوی ئەم بارودۆخە بکات. پێویستە گوتاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن بلینکنەوە بگەێنرێت بە سەرۆک بایدن ئەوان بە وشیاری وریاییەوە مامەڵە بکەن و هەروەها لوید ئۆستن وەزیری بەرگری پێویستە ژێرخانی پنتاگۆن لەوە ئاگدار بکاتەوە کە پێویستە زۆر بە دیبلۆماسیانە مامەڵە بکەن لە پیشاندانی هێزی خۆیان لە هەرێمەکەدا لە تەواوی ناوچەکەدا. جارێکی دیکە دەڵێم ئەمە بارودۆخێکە کەس ئەزمموی نەکردووە پێشتر، کەس نازانێت چی ڕوو دەدات یاخود بزانێ لە داهاتوودا چی دەبێت و بەرەو کوێ دەچێت دەکرێ گەورەت کێشەکە گەورەترش ببێت. بەڕێز تۆماسانی پێتان وایە دەتوانین بڵین ئەمریکا دەبێت پێداچوونەوە بە سیاسەتی خۆی بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەدڵنیاییەوە پێویستە پێداچوونەوە بکات. ئەمە شتە ڕاستەقینەکەیە. من کاتێک قسە دەکەم لە جیاتی حکوومەتی ئەمریکا و واشنگتن قسە ناکەم، بەڵام من ئەگەر ڕای خۆم بڵێم پێویستە گۆڕانکاری بەسەر تەواوی سیاسەتی دەرەوەدا بکرێ، بەتایبەتی ئەوەی پەیوەستە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. کاتێک ئێمە باسی ئەم جۆرە سیاسەتە و پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستین دەکەین و پەیوەندیەکانی ئەمریکا پەیوەندی درێژخایەنەکە بریتیار لەوە بێت کە چارەسەرێکی درێژخایەن هەبێت. ئەمە تاکە چارەسەری باشە کە دەکرێت ئەوان بیگرنە بەر بۆ ئەوەی کە لە نێوان ئیسرائیل و فەڵەستینەکان جێبەجێ بکەن. ئەمریکا دەبێت بەردەوام بێت لە پشتگیریەکان یاخود بەردەوام دەبێت لە پشتگیریەکانی بۆ ئیسرائیل. ئەمە چارەسەری ئەوانە وای دەبێت. ئەمە کێشەیەکە کە لە ماوەی دەی ڕابردوو بینیمانە ئەوان بەردەوام دەبن لە پشتگیریکردنی ئیسرائیل. ڕەنگە ئەمە بێتە کێشەیەکی هەرێمی زۆر گەورەتر، ململانێکە فراوانتر ببێتەوە. ڕاستەکەی ئەوروپیەکان و ئەمریکاش نایەنەوێت ئەم شتە ڕوو بدات. جستن توماس شروع کار استراتژی سیاست دارو یا امریکا گلکس سپاس.